ئەمە شوێنەواری ئەو دارابڕاوانەیە کەوا چەندین ساڵی خایاندووە گەورە ببن و ببنە سەرچاوەی کەش و هەوایەکی سازگار و بەخشینی جوانیەکی بێوێنە بە دارستانەکانی دەڤەری سۆران. بەڵام بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی و بەردەوامی قەیرانی دارایی و کەمتەرخەمی حکوومەتی هەرێم لە ئازدابینکردنی سوتەمەنی و نەوتی سپی بۆ هاوڵاتیان وای کردووە ئەم دارستانانەش بەرەو لە ناوچوون بچن و خەڵک پەنا بۆ داربڕینەوە ببات. بەڕاستی پیشەی داربڕین بوویتە پیشەکی ڕسمی لە وڵاتی کوردستان بەحام، بەڵام بێنەبوونی نەفت و ئەو مادە گازیانە وایان لە خەڵکێکی دێکە ناچار بن بەڕاستی دار ببڕن بۆ ئەوەی کە سەرمای زستان بەڕێوە بکەن بە نەوەکی کە خەڵک بتوانێت خۆ پێ بەڕێوە ببە. سەبارەت بە داربڕین و شتیوانە ئەمە ئەبینێ کە سەیری بکەی حکوومەت نەفتی نادا، نەفتەکە گرانە، خەڵکەش ناچارە داری ببڕی لەسەرەوەی کە دار قەدەغە کرایە بە حکوومەت نەفمان پێ بدا داری نەبڕن. چالاکوانانی بواری ژینگەش پێیان وایە ئەوەی لە ئێستادا بەرامبەر ژینگەی کوردستان دەکرێت جۆرێکە لە تاوان و گەڕانەوەیە بۆ دواوە و حکوومەت و دەستەڵاتدارانی هەرێمی کوردستان لێی بەرپرسیارن و پێویستە ڕێگەی لێ بگیرێت. خۆی لە یاسای ژمارەدەی ساڵی 2012 ئاماژە بۆ کراوە کەسە سەرپێکی ژینگەی بە تایبەتی داری بەتەمەن ببڕێتەوە بۆ ماوەی 6 مانگ کەمتر نەبێت زیندانی دەکرێت و لە هەمان کاتیشا 500,000 دینار غەراماکرێ. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە وەکو پێویست نا یاسای دارستان نا یاسای ژینگە جێبەجێ ناکرێ و لە ماوەی ڕابردووشدا بە تایبەتی لە وەرزی زستان نزیکە بینەوە هەڵمەتێکی داری بەتەمەن بڕین لە بەشێک لە ناوچە شاخاوەکانی هەرێمی کوردستان دەستی پێکردەوە مە خۆی لە خۆیان ئەبێتە هۆکاری دروستبوونی کارەساتی ژینگەیی. ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژینگە یەکەم جارداوە لەلایەنی پەیوەندیدار حکوومەتەکەین کە بتوانێت بەشە سوتەمەنی سپیان بۆ دابین کە بۆ بەکارهێنان و لامان کاتیشدا ئەگەر هات و سوتەمەنیانی بۆ دابین کردوایەوە هاوڵاتیان سەرپێچیان کرد ئەو کاتە بیر لە سزا و غەرامە بکاتەوە. ئەگەر نا هاوڵاتیانەوە ئێمە پرسیارمان لێ کردووە بە دوواداچوونمان کردووە ئاماژەیان بەو کردو ناکرێت لە وەرزی زستاندا یاخود ناکرێت 2 ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانێت لیتری نەوتیان بداتێ. بۆیە دەکرێت هاوڵاتیانیش سەرەڕای کەمتەرخەمەکانی حکوومەت بیر لە پاراستنی سروشت و ژینگەی خۆیان بکەنەوە لەبەرەوەی کە حکوومەت هاوکاریان ناکە شتێک نەکەن کە زەرەر بە خۆیان و بە ژینگەی هەرێمی کوردستان بگات. زستانێکی سەخت و سارد چاوەڕوانی هاوڵاتیانی دەڤەری سۆرانە و ئەوانیش پێویستیان بە گەرمکەرەوە هەیە بۆ ئەم وەرزە سەختە. گرانی نەوت و پێنەدانیشی لەلایەن حکوومەتەوە بە هاوڵاتیان وای کردووە ئەم دارستانانە بکەونە بەربڕینەوە و داری تەمەن 100 ساڵەش لەناو بچن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.